ماملی هر سور بگویی بلد نیم گویی زنجی چه خدای خوش و اصلا مدت برجی اسماعیلی برام هر استافی گویی کاغ ماملی او دنگا ابراهیم ابراهیم او تاریخ موجود علی رکانه او دستی کر بگورانی من دستم کر بگورانی زیادت لطل دقیق پیک بگورانی ما بود. خوش دایر داریم دردکم جداوی. او برای کم پیش مرگبو اسماعیل لکارو خیاط خواره پیوانیم پیو کرد گویی کاکر نخوش گویی نخوشی سا آودی و دکم ایرانی لمن در علاج بشتوار گیر زیری خدا بزیرو دگری شما آودی ایرانی کاتی داخلی ناو مهاباد بوین ئەو کاتە چوویە لای مامۆستا محەممەدی ماملێ بله بنا مهاباد روشتنەوەی بچینە اسماعیل برام گوتی کاکە حەز دەکەم حەز دەکا ماڵی ماملێ بدۆزێتەوە حەز دەکەم ماملێ ساقی تەکسیەکەی گوتی مارە ماملێ ئەوە ئەو کوچەیە گوتمان نێزیکە با چاپاکەوتنەکە گفتوگۆیە شتێک وەکو هونەرمەندێک چوین لە دەرکەماندا دەرکاکەیان تەختە بوو هات زۆر پاراوە زۆر کورفەت و نۆکەری کرد من مجرد ئەمە چاپێکەوتنێکی سادە فەرمووی لێکردین چوین بخانەکەیان دوو قاتە سوینە سەرێ لەگەری لەو ئانشدا دووسێ پێشمەرگەی دیکەی لای چەم سەمار و ئەوانە پەیدا بوون لەوێ بە پێی ئەوانی بیستمە لەوێ داوای گۆرانیان لێ کرد و دەستان بە گۆرانی گوتن کرد چوونەوە دانیشتین هەرێکە نیازی وا بوو کە شریتێکی کراوەی پێبیتن ماملێ لە من حاصل کوڕەکان کوڕە پێشمەرگەکان تەکلیفیانە ماملێ کرد کە گۆرانیان لە بۆ برێ ماملێش هەزار ڕەحمەت لە گۆڕەی دری نەشکاندن تەسجیلێکی هینا تەسجیلێکی گەورەی هینا دای ناو ماملێ کە دەستی بە گۆرانیەکەی کرد تەسجیلەکەی کز دەکرد هەتا دەنجیمی بێتە زەرێ کە تەسجیلەکە لەو کاتەدا گوێی لە دەنجی تۆ بوو ئەو جەماعەتە دەستیان کرد بە گۆرانی گوتن شتیوە چوونە جێوە چی دیکە حاصل لە کاتی گێرانەوەی گۆرانی لە کاتی گۆرانی گێرانەوە دەنجی من بە دەنجی حەسەن زیرەکی دەچوو وتی ئاخە بەڕەت نیم دەنجێکی خوارێ خۆش بە حەسەنم دێتە برجێ هەریوکانە جەماعەت شووتیانوەرە هەر ئەوان دەینە ئەو چێ چار کەسەینە حەسەن زیرەکی چی لە دووبارە دەستیان بە گۆرانەکەی کردووە ئەمنیش وردە ڕام کێشان بە دەنجی حەسەن زیرەکی وەرە ماملی هەر سوور بوو گوتی بەڵد نیم وتی دەنجێکی خوارێ خۆش بە ئەسەنم دێتە بەرجێ
ئیسماعیلی برام هەرستا پێ گوتی کاک ماملێ ئەو دەنگە ئیبراهیمی برامە ئەو تا لە خۆی مەوجودە لێروکانە کە دەنگی بە دەنگی حەسەن زیرەکی دەچێت ماملێ گوتی کاکە تۆ لەگەلە من بسوڕێ ساز بین بۆ گوتن نەواری وتێ من کارم بە تۆیە وڵا ئەو دەستی کرد بە گۆرانی من دەستم کرد بە گۆرانی زیاتر لە 40 دقەی پێکەوە گۆرانی ماگوت